گوندی کانی تاوێک سەر بە ناوچەی لەشی حەریرەوەیە تقریبەی 15 تا 20 کیلۆمەتر لە شاری حەریرەوە دوورە. خەڵکی گوند سەرقاڵە بە پیشەی کشتتوکالیەوە. پیشە کشتتوکالیەکانش هەمە جۆرن. زۆری ساندنی گەنم دانەوێڵەکان بەگشتی بە کۆی بەڵام بە تایبەتی گەنم ئیتر هەندێک مەڕداریش تێدا هەیە و هەنگەوانیش تێدا هەیە کەواتە مێشەوان. یاسایەکێ یاسایی باو باپیرانیمەیە کە ئەوان لەو سەردەم جگەرە چێژ بووینە بەڵام پاشی خۆیان و لە پێش لەو کاتی خۆشیان یاسایەکیان دانایە جگەرە کێشان بۆ مە و بۆنەوەکانی مەوەکو یاسایەک قەدەغە کرایە. خەڵکی هەولێر خەڵکی زاخۆ و خەڵکی کوردستانی باکوور کە میوانداریمیان کردە هاتینە بۆ ئێرە جگاریان وعدە چەندە کە جارێتتر جگارە نەچێتەوە لەبەر ئەوەی کە ئێرە کۆی گشتی یاسایی هەبووە هەم لە یاساکەی دەرنەچوینە ئەو وەختەی کە لێرە بووینە جگاریان نەچێژا پابەت بووینە بە یاسای گوندەکەەوە وەزائیدن وعد و بەلەنێک چەندە پاشینی جگارە نەژێن فعلەن جگارە نەشایەتەوە. Now. سفينة كلاوش ليلة برك. إيه خاويكو.
ئەمە لە گوندی کانی تاوچین گوندەکە نزیکەی 25 ماڵ دەبین جغارە چێشمان نییە لەو گوندە هیچ جغارە چێشمان نییە ئەوەی گەنجبی جغارە ناچێشی لە وەختی و باب و باپیرەکان یان چێشا بەڵام ئێستا ئەمە جغارە ناچێشی دوام لە گوندی ئێمە گوندەکەی کانی تاوک هەر کەسەشی تەمەنی لە 18 ساڵی بەسەرەوەبی هەمووی ئیزازەی سایەخی هەیە من لە ساری 97ەوە تا ئێستا بەردەوام لەسەر ئیش مێشی بەخێوکردن چەندین شەهادەم وەرگرتێ لە فاو لە وەزارەتی زراعە و لە چەندین منەظەمات دەورەی زۆر باشم کردێ چوویمە تور بەشداریم کردی لە تورکیا لە تورکیا و لە ئەپی مۆدیا عالەمی لە ئەوساری تورکیا کراوە 2000 بەشداریم کرد لەسەر معرەزی عالەمی نەحالین جارش لە لوبنان لە ئەو زیانە هەموو بەشداریم کردیە لە کوردستانی دهۆک سلێمانی هەولێر چەندی دەورەمان کردەوە هەموو زارش شەهادەم وەرگرتەوە پلەی باششم بەدەستێنەوە یا الله چی هەبوو یەکەم سەفیدەی پێم وەبدە ڕێکە ڕقم نەرم کردیە باشە وەرە سەفیر ئەوە ببین ئێستا ئەوە هەموو مێشی کارەکەرە ئەوە شیلێ ئەوە ئەمەیان پێدرێن شیلە ئەوە هەنجوین ینی هەنجوینە ئێستا شیلە هاتیە ئەوە هەنجوینی تێکردی سەراسەر ئەوەش ئەو قاوەیە ئەو هەموو گەرای مێشەنجینە هەموو فەرخی تێدای هەموو ئەمە پێدرێن کرم فەرخی تێدای هەموو کرمە هەموو مێشە هەنجینە ئەوەش هەموو کارەکەرە پێدرێن کارەکەر ئێستا ئەمە چ دەکەین ئەوە داباش دەکەین ئەو هەنگەی داباش دەکەین دەیکەینە دوور سێنگ ئەوە پێدرێن خانە مەلیکە ئەوانە ئەمەیان مەلیکەیە پێدرێن شاژن ئەمەیان مەلیکەیە ئەو مەلیکەیە ئیشی چێ ئیشی بەس هێلکەدانانە لە ڕۆژێک 1500 تا 2000 هێلکەدا دەنێ ئەو مەلیکەیە جارێکیان لە ڕێ دوو گەنج دەستیان لێ برند کردم یەکێکیان زغارەی بەدەستەوە بوو ئەوی تریش زغارەی وێ نەبوو وتیان لەگەر خۆمان باتا ئەو لە منش گوتم باشە کە دەرکیان کرد گوتم جگەرەکەت فرێدا ئەو جا سواربە گوتی لۆ مامە گوتم وەڵڵاهی ئەمە دوژمنی جغارە شێشاین جغارە مەمنوعە لەکەمە جغارە شان نابی گوتی باش گوتی لێم ببوورە مامە ئەو جغارێکی فرێدا و فشای کە سوار بگوتم گەنجێکی وەکو تۆ زۆر عیبە جغارە بچێشی جغار چی سفادی تۆ هەیە گوتی وەڵڵاهی گوتم زەرەری هەیە یان نەگوتی هەیتی گوتم زەرەری مادی معنەوی لۆ تو هەیە کوڕی باش ئەو جغارە فرێدا زارچکە مەی چێشەوە گوتی باشە مامە وعد بێم جغارێن شم زارچکە زارچکە گەنجێک لەگەرم سوار بوو لە بن سپیلێک دەچم لۆ خەریفان کە سوار بوو بۆنیشی زۆر جغاری لێدا گوتم برای بەڕێز گوتم زۆر جغارێکی گوتی کو دەزانی خارە گوخرە گوتم بۆنێکی وات لێ دێ ئەوختە دەرکێ بکەمەوە بچمە دەرێ لەبەرە تو گوتم وە خوددا سوار بووی عیبە فرێت دەمەخوارێ ئەگەر نا ئێستا دەمهیلای خوارێ لەبەر ئەو بۆنە جغارێ چییە جغارە چ ئیسفادە هەیە ئەو تو جغارە دەشێ ئەوەی جغارە چێشە بۆنێکی وای لێ دێ یانی شتیوانەوی من دانیشتووی خەڵکی گوندی کانی تاوکەم و ئیشم لێرانێ پورەی هەنگە یارمەتی باوکمەدەم ژیانن لەسەر ئەو هەنگانەیە بژێوی ژیانن و بێ لەوەی کە ئیشی هەنگەوانی بابم زۆر زاریشی ئیشی فەلاحەتی شەکەین و هەر دەگە بابم یارمەتی دەم و کارەکەم و بەو شێ